ڕێگای ناحیەی سەرکەبکان بۆ قەزای حاجیاوایە کە بە ڕێگای گەرمکەداڵ ناو دەبرێت. خراپی و زۆری چاڵ و چۆڵی ڕێگاکە هاوڵاتیان و شۆفێرانی هەراسان کردووە. ئێمە داواکاریمان لە حکوومەتە و زادەی تۆزەک نۆژەنی کاتەوە سایکاتەوە بە تایبەتی پاسم پێ بەردەوام دێمە و گوندەی تەلەبەکان دێنم ڕێرە ڕۆژانە 15 تەلەبەم پێیە، یعنی ڕۆژی دوو سەردێم و دڕۆم بەردەوام چاڵ و چۆڵ و بەڕاستی جادەکەیگە نۆژەنی کەنەوە شتێکی باشە و جادێکی خراپە و هەرە من ناژیانی خەڵکی زۆر لەسرە بە تایبەتی و خەڵکانی عاجیا و دۆڵی بالیسان و سەر و چاو شکارتە و ڕۆژانە بەردەوام بەیانی ئێواران بەو ڕێداهاتوو دەکەین ئیشەکەمان لێرەیە، بەڵام ڕێیەکە تابڵی خراپە. داواکارین لە لایانی پەیوەندیدارەوانی کەوا خۆیان بە خەمخۆری ئەو شارەی و ئەو وڵاتەی و ئێرە دەزانن ئاڕۆژ لێ بدەنەوە بەزدی شکە هەموو تاسیەوەی تێدا بە حقیقەت سیارەکانمان وێران بوون. هەرچەندە بەڕێوبەری ڕێگاوبانی ڕاپەڕین دەڵێت لە هەوڵی ئەوەدان لە ماوەیەکی نزیکدا دەست بکەن بە نۆژەنکردنەوەی ڕێگاکە، بەڵام پێدەچێت هاوشێوەی ئەو پرۆژانەی دیکە کە حکوومەت پشتگوێی خستون و پارەیان بۆ خەرج ناکات بۆ چەندین ساڵی دیکە بەم شێوەیە بمێنێتەوە. بنسبەت ڕێگای گەرمکەداڵ بە ئەو شوێنە ڕێگایەکی سەرەکی ئەویش هەر لەسەر بودجەی بەڕێوەبەرایەتیمان لەسەر بودجەی ئاسایی دەرخستەی پێویستمان بۆ کردووە و کاری پێویستمان بۆ کردووە. ئیشاڵا لە چەند ڕۆژی داهاتوو لی دەست بەکار دەبین. گەرچی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەڵێت بڕی 445 ملیار دیناریان لە دروستکردنی پرۆژەدا لە دەڤەری ڕاپەڕین سەرف کردووە، بەڵام هاوڵاتیان ئەم ژمارە و ئامارانەی حکوومەت بە دروست نازان و دەڵێن ئاسەواری فەرامۆشکردن و خەرج نەکردنی پارە بۆ پرۆژەکان بە دەڤەرەکەیانەوە دیارە، بە تایبەت ڕێگاوبانەکان کە خزمەتگوزاری سەرەتایی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.